سڵاتان لێبێ خۆی گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لایەکمانی قبول کرد بێت ئینشاڵڵا بە هیوام تەندروست باش و دڵخۆش بن. خۆشەویستانی من خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی دیکەی ناندینی زێڕ و بە سپۆنسەری سەرکی پرۆگرامم کە بەرهەمە تایبەتەکانی زێڕە پێتان گەشتمەوە و بوومە میوانی ماڵەکانتان ئەوڕۆژ و کەمیشە میوانێکی زێدە ئەزیزم هەیە، میوانێکی زۆر شیرنم لەکنە ئەوڕۆ خاتونەکەکە هەم دەسڕنجینە و هەم زۆر چاڵاکە لە سۆشیال میدیای هەتا خان میوانمە یاخۆ بەخێر بێت. سپاس دەکەم سەلامەت بیاخۆنی گیاخان زۆر خۆشحاڵ بووم ئەوڕۆ لە پرۆگرامەکەیت و بەشدار بووم. بەخێر بێ یاخۆ سپاس دەکەم سەلامەت بیاخۆ. پێش هەموو شتێک باباسی خواردنەکەمان بکەین. خواردنی ئەوڕۆمان دۆغەوایە تەڵعاً لەسەر خواستی بگوتی من حەزم لێ دۆغەوای بکەم. حازرکەین تەڵعاً بە خۆتان دەزانن ڕەمەزانی ئەو ساڵمان لەناو بەهارەیە حەزم کرد دۆغەواکی خۆش حازرکەین لەناو پرۆگرامەکەی. ئەوجا لە بۆ دۆغەوای پێویستمان بە بڕوش هەیە لە بۆ هەویرەکەی و زاترا بیبەری سۆر و خێمان پێویستە هەروەها پیاز و هێلکەشە چونکە دۆغەوا خۆی لە ئەسڵدا بەهێلکەی بەڵام زۆرێکمان بە قیمەی دروستەکەنیان بە گۆشتی. لە بۆ ئاوی دۆغەوایەکەش دۆمان بەکارهێنێ ئەتوانی ماست یاخود دۆی بەکاربینی. ماستی مەڕیش بیتن خۆشترە زۆر خۆشترە ئەوڕۆ ئەومان بەدەستکەتی جەماعەت. ئەتوو بە شێوازێک لێنی سەرەتا ئەمن دۆیەکە لە بۆ دەکوڵێنم هێلکەچی تێدەکەمەنایە هەتاوەکو پرتی نەبیتن و لە هەمان کات دەخەی تێدەکەمەنایە کە بە کوڵهات تۆزەک زیاترەش لە بۆ تام و تێژ و بۆنەکەی خۆشتر دەکاتن. لە بۆ ناو حەشوەکەشی هێلکەکەی سەرەتا پیازەکەی وردەکەین و جوان سۆری دەکەینەوە لە ناوڕۆنی ئەجە پاشان هێلکەکەشی لە تەنیشتی لە ڕۆنی دەکەین و تۆزەکەی بێدا دەکەین و سۆری دەکەینەوە. دوایش تێکەینە ناو ئەو هەویرەیەکە ئەو هەویرەی هەکە هەیتمان و کفتەکەی پێ دروست دەکەین دەخینە ناو دۆیەکەی کە حازرمان کردیا وردەورد دەست پێکەن ئینشاءڵڵا. هەتاو خان یەکەم دەرکەوتنت لە سۆشیال میدیا بوویان لە سەر شاشەی تەلەڤیزیۆنی بوو؟ یەکەم دەرکەوتنم ڕوبەڕوو حالە خۆم پیشان نەدا بوو 2018 بوو لە سناپەکەم هەبووە ناوی شیرنی هەتاو ئیدی داوەت کرام چوومە پرۆگرامەکی لەوێن دەرێ یەکەم دەرکەوتنم بوو کە ئەو حالە خەڵک بمبینیتن و بزانی ئەمن چێمە پاشان 2020 بوو ئیدی سۆشیال میدیاماندانا و لەگەڵ بابم هاتین دەستمان پێکرد و ئەو بابەتانەوە. سۆشیال میدیا چ شتێکی پێبەخشی خۆشیەکەی سۆشیال میدیا چێکات و ڕۆژانە لەگەر بینەرەکانت ڕۆژانەی خۆت بەشەکەی لە گەریان و هەموو شتێکی ژیانی خۆتیان لە بۆ باسەکەی و پێم وایە وەکو لەگەر بینەرەکان وەکو برادەر وای خۆشیەکە ئەوەی لە چداکو تام و چێژی لێ ئەبینی لەو بابەتەی. بەجددی سۆشیال میدیا زۆر شتی پێبەخشیم تەبعاً خەڵکانێک کە مەسەلەن خۆشەویستێکی زۆریان هەیە لە بۆ من کە مەسەلەن دەمبینن یعنی زۆر هەستەکی خۆشە دەمبینن ڕوبەڕوو خۆیان بە قوربان دەکەن و دەست لە ملی دەکەن ڕسمت لەگە دەگرن و هەندێک شتیشت لێ دەستینتەوە یعنی ئەو حڕیەتێک کە پێشتر هەبوو هەندێک شتت لێ دەستینتەوە دوور ئەرێ وەڵە نامێت. هەتاو خان خوا لێ نەستینی منداڵەکی نازداری هەیە تەمەندروست بدات هەمولایەکی ئینشاءڵڵا ئامین. پێش ئەو منداڵی پێم وابی منداڵەکی کەت هەبوو کە کۆمەڵێک کۆمنتی ناشرین و قسەی ناشرین کرا سەگەر تەجربەکەم لێ ئەزیێت لە یەکێک لەو ڤیدیۆیانەی کە زۆر بڵاو بۆ ئەوە بوو کە کەسانێکە بوون دوعایان لێ کردبوو و کەت منداڵەکەت لە دەستدا و ئەوە شتێک بوو کو بوو ئەو بابەتە؟ یعنی کۆمنتی خەڵکی زۆر لەوەی ناخۆشترە کە مەسەلەن ئەو شتەی لە دەستتدایە قسە ناشرینەکان ئەو چ خزم بیتن چ کەسێکی نزیک بیتن چ کۆمنتی ئەو کەسانە بیکە بینێتە ئەلحەمدوللا ئەگەر مەسەلەن 1000 کۆمنتی ناشرین بێتن 10,000 جوانم لە بۆ دێتن ئیدی بەس ئەگەر یەک کۆمنتیش بیتن 1000 کۆمنت بیتن بە قسەی ناشرین دەتوانیت دڵی بەرامبەرەکەت بشتێنی ئەوە زۆر ناخۆشە ینی ئەگەر کۆمنتێکیش بیتن کە تەئسیری لێ کردی یعنی نازانم کە دڵت شکا دڵ دۆچ خۆی لێ دێتەوە بەرامبەر ئەو خەڵکەی نە هیچ کات وا بووە لەبەر یەک کۆمنت یان دوو کۆمنتی ناشرین یان ناخۆشی خەڵکی کەسانەکە لەوانێ هەر لە سۆشیال میدیاش نەزانن بەس لە خۆیانەوە دێندانیشن کۆمەڵک قسەیە نووسن هیچ کات بووە لەبەر ئەو کۆمنتانە تو بێەوە تاوا من واز دەین هیچکە لە سۆشیال میدیای دەرناکەون؟ طبعاً سەرەتایەکانی کە تاز دەستم پێکرد بوو بەویستی بابم بوو کە باوکو کچمان دامەزران سناپی باوکو کرد سەرەتایەکانی ئەمن دەمگوت نا کە خەڵک قسەی بەرامبەرم دەکرد دەمگواز دێنم تەواو
بابم دەیگوتنا ئەتوو کە ئەو کۆمنتانەیان لە بۆ نووسی بیکە پەیژە لە بن پێت هەتاوەکو بەسەرکەوی ئەوان بتانن برێن ئەوە چییە و بەچە ئەوها بەرز بووە گەیشتە ئەو حدەی ئێستا کە تێدا طبعاً بابم وەی کرد کە ئەم بگەمە و هەتاوەی ئێستا کە تێداوە پلانت نییە لە تەلەڤیزیۆنیش دەرکەوی یان بەس لە سۆشیال میدیا دەرەکەوی؟ واللهی حەز دەکەم بەس ئەمن بەبوو کۆکەمەیە بەجددی لە بۆم ناگونجێتن ئەگەر لەبەر بگونجێ حەز دەکەم پێشکەشەکەی ئەگەر هاتوو بووە پێشکەشکاری پرۆگرامە چێ پرۆگرامێکە پێشکەشێکی چییە؟ طبعاً پیاوەکەشم لە پشکامەیە بڕوا دەزانیت حەزم لە چییە خواردن هەمیشە خواردن زیاتر ڕۆژانە پۆستەکان لەسەر چییە؟ ئەو پۆستانێکی ئەکەی لە سۆشیال میدیا بەعام پۆستەکانە وەڵی لایف ستایلی خۆمە زیاتر مثلەن ژیانی خۆم ئەو ژیانی کە تێدا دەژیم خواردن حازرکردن بیتن ئەو دەت فێرکاریەک بیتن یاخود ڕۆژانە کە گرنگیدان بە منداڵەکەم ئەو بابەتانە پێش منداڵەکەشم هەر ڕۆژانەی خۆم بووە هەتا خانە ڕەکلامی شەکەی ئێستا زۆر بەمان ئیشی ڕەکلامەکەین جا ئەو کەسانێک کە بەس لە سۆشیال میدیا بنیانەوە تا هونەرمەند بنیان زۆرێک لە خەڵکی ئێستاکە ڕەکلامەکە ڕەکلام چ شتێکە گەینی لە بۆ تو؟ طبعاً ڕەکلام هەم کوو بە خۆم ئیسفادە لێ دەکەم کەسی بەرامبەرم ئەو بینەرانێک کە تەمەشاش دەکەن بە هەمان شێ ئیسفادە لێ دەکەن کە ئەمن مەسەلەن طبعاً ئەوە دەنجی منداڵەکەی لێرمدانە کە طبعاً ئەمن شتێکی پیشانی بینەرەکانم دەدەن ئەگە بە سەعرەکی هەرزان پیشانمدان لە بۆیە کە خەڵکەکە ئیسفادە لێ بکاتن هەتاوەکو ئەوان بە گرانتر نەیکڕن لەوێن دەرێ بە هەرزانتر بیکڕن دایمەن ئەو بابەتانە پیشان دەدەن واتە سوودی بینەرەکان لە پێش سوودی خۆتە بالضبط دایمەن شتێک کە کوالێتی بیتن هەموو کاتکەم دەمێتن ڕەکلام لە بۆ بابەتە چی بکەم یان بەرهەمان پێشتر بە خۆم تێست دەکەم کە تێستم کرد بە خۆم چەندێ ڕازی بووم ئەوەندەش لە بۆتان دەیمە پێش کامرێ ئەگەر بزانم شتەکە بە کەلێکنەوە ئیسفادەی وای نییە بەڕاستی ئەمن هەموو کات ئەو شتانم ڕەکلام نەکردیە دەستەکانت خۆش بیت وردەوردە خەریکی دروستکردنی دۆغەواتێ ئەبین ناوبڕەتی کورت وەرەگرین و ئەگەڕێنەوە چیکە چەند جوانە دایە دامەس چۆن ئاوەخوا نازانێت ئەمەم قورسە باوێنی مانک بکێشین باوە بۆچی مانک خڕە چوار گۆشەی نییە؟ نازانم ئەم پرسیارش قورس بوو نەیانزانی نانەکە حازرە ئەم جارە پرسیارێکە ئاسانکردن دڵیان خۆش بە دا باوە خواردنەکەمان بۆ منە خۆشە ئاخر چونکە بەزەیتی سەر نەیانین کە بەزێر لێنرا پرسیاری ناوێ بەڵێ خۆشەویستانی من دووبارە سڵاوتان لەبێت لەگەر بەرهەمە تابێتەکانی زێر هاتینەوە کفتەکان خەریکە حازرە هەتاوخان هێلکە و پیازەکەی لەناو کفتەکان کردیە بسمایە لەناو ئەوە کێ بکەین دۆیەکێ بکەین دوێکەمان خەریکە ئەکورێتن بە کوڵ بێتن ئەو کفتەکان تێکەین ناوەسای وەختی ئەوەیە کە زیاترەکەی تێکەی زیاترێ ئەو هات تێ بکە بۆن و تامەچ تایبەت تێبێت طبعاً بەخۆی زۆربی طبعاً بەخۆی بە تەڕە پیازی دەکرێتن دۆغەوە ئەوڕۆ تەڕە پیازمان بەدەست نەکرد جەماعەت بەس ئەمە پیازمان تێکرد لەگەڵ زیاترێت تامبوونی زۆر خۆش دەکات ئەوەی وایە کە لە سۆشیال میدیای خۆی ڤیدیۆکان کاتنەوەندە بە تەفاصیلی وردەکاری باسی شتەکانەکە هەتاوخان ئەو ڕۆژانەی کە ڕۆژانەی خۆدانی لە سۆشیال میدیای کو دەست پێکی ڕۆژەکەت کو دەست پێکان بینەرەکانی خۆت کو ڕاهێنای کو فێرتکردنە کە سبەیان بەچ دەست پێکەوی دوای بەچ قفڵی سناپتیان باون هەر ئەکاونتەکە هەر پلەتفۆرمەکە سەرەتا ئەمن کە هەڵدەستم بەیانی باشە چی دەکەم ئیدی بەڕستم بی بە ڤیدیۆیەک بیتم پاشان دەست بە ڕۆژانەی خۆم دەکەم کە شەویش دادێتن
ئیدی هەر بە ڕزمەکی کۆتاییەکی پێدەین و شەوشادەچیان لێ دەکەم بۆ شێوازەی هەموو ڕۆژ پۆست و ستۆریت هەیە؟ والله هەندێک وەخت نیتم مەسەڵەن بە پێی کات بە پێی مەجال دووربی لە هەموو لایەکی مەسەڵەن نەخۆشیەکە سەرێشیەکە ئەو حالا ناتوانم سناپی بکەم یان دەچمە مناسەبەک حەفلەك شتێکی زۆر حەز ناکەم دەرێ باوەختەکەی زۆر بە سناپی سەر عادەتەن کە ئەو ڕۆژانەی زۆر ستۆریدانەی زۆر وەختت لێ ناگریتن پێڕاگەیت و منداڵ و لەلایەکی دیکە ماڵ و لەلایەش سۆشیال میدیا طبعا سۆشیال میدیاش یەکەکە لە بەشێک لە ماڵم لە خۆم لە عایلەکەم ئەویش وەختی دەوێتن کاتی دەوێتن مەسەڵەن دەبی کاتەکی بە تایبەت لە بۆ سۆشیال میدیای تەرخان بکەیت هەر کەسەکی لە ناو سۆشیال میدیای بیدەزانی ئەو شتەکووە ماندیبوونەکی خۆی هەیە دەبێت وەختێک تایبەت بەوی بیتن و وەچی منداڵەکی گەورەی بکەیت بزدەبت هەماشەوە کفتەکان سەبر ئازا با دروست بکەین و کەفتەکان تەڵان قیمەکەمان کردیتە نایە هێلکەکە بەسمایە پانی بکەین و بکەینە ناو دوێکێ نیگەر خاوم بەتەوانی یارمەتیمان دێ نا بەتەمانی مە یارمەتی دەمەڕۆ دەبێتی بە خۆت دۆغەوایەکەم دەبی ئەو ڕعایدی بیتن خواردەکەم دەستی من گچکەیە دەبیتم بەجێرەی دەستم کفتێ پاکەمەوە کفتەکانیش با گچکە بن دەستت خۆش بیت سەلامەت بیاخوا بەشێک لە ئەوانەی کە لە سۆشیال میدیا دەرەکەون و لە میدیاکان دەرەکەون پێشترش باسم کرد کە ئیشان ڕەکلامە ڕەکلامکردن ئەبیتە ئەو ڕۆپارێکە لە ڕەکلام بەدەست دەبیتە هۆکارێک لە بۆ بژێوی ژیان ئایا خێزان ئەتوانی بە پارەی ڕەکلام ژیان بکاتن؟ ناتوانیتن ینی برێ مەسەڵەن بژێویەکی ئەوەی سەرەشی ژیان نا چکە ئەتوو بەزتانی مەسەڵەن ئەوەی سەرڤکەوە لە بۆ خۆت و لە بۆ گرنگجیدان بە سناپەکەت و بە خۆت و هەر بەوەندەی ناتوانانی برێ بژێویەکی سەرەکی لە بۆ ژیانکردن خەڵکانە کێرن بە لە ڕێی سۆشیال میدیایەوە خانی کڕی سیارەی ئاخر مۆدیشتی وایە ناوەڵاو شتان ڕوو ناداتن جەماعەت ئەو شتانە نییە گەو بە تەلارماکە بە ئەوە دەکردەوە بەرز دەکردەوە زیاتر لە چێ پلەتفۆرمەکی سۆشیال میدیا پۆستەکانت دانێتون سناپچات سناپچات بەڵێ سناپ زۆر خەڵک هێرە سناپ ژنان ئەو شتەوە ناوەڵ بەزن بەکاری دێنین هەم پیاویش بەخوای کۆمنتم لە بۆ دێتن برا گەورە یعنی مەسەڵەن لە تەمەنی بابم ئەو کەسی وا دەنێریتن مەسەڵەن لە بۆ خۆشەویستی بەرامبەرە من بەرامبەر عایلەکەم بەرامبەر بابم پیاوەکەم ئێستا چەند کەسانێک کاتە کچەکەم نەخۆش بوو پیاوی گەورە گەورە باسی نەخۆشی کرد و پیژەی هەروەدەکە دەنجدێ طبعا پیاوی گەورە گەورە نامەی دەناچستان پێویستامە لە خزمەت داینا یارمەتی دەربین یعنی کەسی واشی تێدا هەیە ینی بەسی ژنان نییە شتی وا لە گۆڕی نییە بەس لە ناو خۆمان دروستمان کردیە لە خۆمانەرێن سناپ لە بۆ ئەگەر بێت و لە داهاتوو ئیشەک بکەیت جگە لە ئیشی سۆشیال میدیا چی ئیشەکەرە بژێری ئیشەک یعنی پێم وابێ لە ئێستا هیچ ئیشێکی دیکە ناکەیت تەنها سۆشیال میدیا و ڕۆژانەی خۆت بەشەکەی لەگەڵ بینەرەکان ئەگەر بێت و ئیشێکی دیکە بکەیت بەنیازنی هیچ ئیشێکە بکەیت دوکانێک مەطعەمێک طبعا زۆرم حەز لێ بوو دوکانێکی شیرنی گچکە دابنم بەس ئیدی کە دیتم زۆر ماندیبوونی هەیە ئەویش وەختی دەوێتن لەوەتی کچەکەم بۆ بەڕاستی فکری بم لە مێشکم بردیتە دەرێ ئەگە بتان دوکانێکی گچکە دابنم سەبارەت بە کۆسمەتیک ئەو بابەتانە ئەگەر ناتانم شیرنی بەڕێ بە شیرنی کۆزمەتیک زۆر چ بکەم دەبێ حالە هەندێک خەون هەیە دەبێت خۆتی دوور بێخیەوە چونکە هەندێک سەبەب هەیە دەبتە ئەوەی کە مەسەڵەن خەونەکانی خۆت ناو پێوە نیە زۆربەی دەرکەوتنەکانت لە سۆشیال میدیا لەگەر بابتە کو ئەو علاقاتە بە قووەتت لەگەر بابت هەیە بە بەردەوامی لەگەروی دەرەکەون و زۆر برادرن لەگەر یەکتری عادەتەن ئەمارێن مەسەڵەن کچ لەگەرداچیان برادرن بەسەوەی بینم کات و لەگەر بابت زۆر برادرتری طبعا بابم وەکو چیایەک لە پشتمان بووە دایمەن فەرق و جیاوازی لە بینی منداڵی ناکرێتن بابیشم بە هەمان شێوە بەس دەوێتن کت سایفەیە ئەگەر باب لە پشتی نەبوو ئەو کچە دەڕوخێتن بەشێک لە ئافرەتانمان کە بە هەمان شێوەی تو ڕۆژانەی خۆیان لایفستایلی خۆیاندانێن لە سۆشیال میدیا بەڵام بوێری ئەویان نیە کە خۆیان دەربخەن جاری وایە دەنجیان ئەگۆڕنیان ئەوە تا بەبێ قسەکردن تەنها ڕۆژانەی خۆیاندانن چ بەو خانمانە ئەرەی کە گوێری ئەویان نییە ترسی ئەویان هەیە کە ترسی ئەویان هەیە بێنە سەر شاشەکان
خەڵکانێک قسەی بکە یان ئەوە تا تووشی ڕەخ نەبن، ڕۆژ بەڵێ. ڕەخ نەبن یان شتێکی خوا نەخواستە ناخۆش ببنەوە. چ تێ لە بۆ ئافرەتانی کە بوێری ئەو شتیان نییە؟ طبعا سەرەتا ئەگەر مەسەلەن عایلەکەت لە پشت بوو یەکەم خوای گەورە دوای عایلەکەت قسەی خەڵکیش بە پشت گوێ دێنێ. ینی ئەتوو کەمادەم عایلەکەت پاڵپشتی تو بوو هیچ گوێ ڕامەگرە لەوەی کە خەڵک چ دەڵێتن چت پێدایە یان کۆمنتی ناشین یان نەشیا و هیچ شتێک لەوانە گوێ ڕانەگریتن چکە گەگەینی گوێت ڕاگرت ئەتوو دەبی واز لەوەی بین و سناپەکەی قەپاتکی دانیشتنە ماڵێ کە مردیەک دەمریتن لەسەر مردیەکی قسەی دەکەن دەرێن فلان کەس پێشتر ئەو هابوو ئیدی کو لەسەرمە قسەی ناکەن وەنیە لە ڕێی سناپ و تیکتۆک و ئینستاگرامەوە پارە دێت؟ ئەتوانی پارە لەو شەریکاتانە وەربگری لە ڕێی ئەو پۆستانێک کە دایانی؟ ناوەڵە شەریکات پێشتر سناپچات پارەی دەدا بەس ئەمە تیکتۆک زۆر بەکاری ناینم ئینستاگرام بە هەمان شێوە سناپچاتیش ئەوە نییە برێن مەسەلەن شەریکێک بیتن پارەی بداتن پێشتر پارەی دەدا بەس ئێستا نا و بەنیازی هەر بەردەوام بی؟ یعنی هەموو جارێ دەڵێم بۆچی منداڵە چ خۆم تەماشای دەکەم ئەوەندەم خۆش دەوێت مەسەلەن ڕۆژێکە پۆستی ناکەم یان ئەو ڕۆژی کە پێم ناکرێتن وا دەزانم شتەکەم بزر کردی وا دەزانم شتێک لە من دوور کەتیتەوە دەستەکانت خۆش سەلامت یاخوا وردە وردە نزیکە بینەوە لە بەربانگ و ئیدی هیلاک بووینە و برسیمانە کفتەکانیش خەریکەوە ئینشاڵڵا حازرە بن ناوڕۆکی کورتوەرەگرنەوە لەسەر سفرەی ئەتان بینینەوە. بۆ ئەوی خواردنێکی خۆش دروستکەی چیەکەی؟ هەر ئەتیادی ئەو گەرمەکەم خواردنی تێیەکەم و تێکێم. پرۆسەی دروستکردنی خواردن لە فەلسفەی ئیدۆلۆژیای فودیزمەوە هاتووە. یۆنانیەکان پێیان وا بووە شێفایەتی سایکۆلۆژیەن پەیوەندی بە سیۆسیۆلۆژیاوە هەیە. وەڵای هیچ ناکەم هەر دۆشای زێڕ بەکارێنم و تەواو. تۆش هیچ مەکە هەر دۆشای زەر بەکاربێنە و تەواو. خۆشەویستانی من سفرە ئامادە بوو دۆغەوەکە حازرە ئێستا پێکەوە تامیەکەین خوا گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قبوڵ بکاتن. دەست خۆش بیت ئەم عادەتەن حەزم نییە بە ئاوی بشتێنی ئەوە ڕاستە. کفتێکی تێکەم بزانم دەستاوێتە خانی هەستەکەم کە دۆغەوایەکە زۆر ناسک و بەتان دەرچوە کە تاوخان بەگشتی بەرنامەکەت پێک بوو. بەڕاستی بەرنامەی زۆر سەرکەوتووە دەستاوتان خۆش بیاڕبی بەجددی ئەوڕۆ ڕۆژەکی خۆش بوو لە بۆ من کە لەگەڵەت و بووم و لە هەمان کاتدا پرۆگرامێکی زۆرمان پێشکەش کرد دۆغەوایەکی خۆشی بەهارەمە حازر کرد. لەسەر دۆغاوەکەی با پرسیارێک لێ بکەم بە خۆت حەز لە چ خواردنە چیە زیاتر چ خواردنەکە پێ خۆشە بیخۆی نەک وەکو دروستکردن؟ بیخۆم من عادەتەن هەموو خواردنێکی دەخۆم ئەوە نییە برێم مەسەلەن ئەوەی ناخۆمە ئەوەی دەخۆم باشم سەهلم لە بۆ شتانە کە زۆریش حەزم لێبیتن حەزم لە چیە وەڵە بە دیاری کراوی شتێکی وهانیە. خواردنێکی دەستت زۆر خۆشە؟ خواردنێکی دەستم زۆر خۆشە دڵمەی سپی. دڵمەی سپی زۆر بەشمامە بەڕاستی خۆش دەچوە دەستەکانت خۆش بی بەڵێ خۆشەویستانی من لەگەڵ بەرهەمە تایبەتەکانی زێر هاتینە کۆتایی پرۆگرام سوپاس کە تا ئێستا بینێری پرۆگرامەکەم بوون خوای گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەکمانی قبوڵ کرد بێت ئینشاڵڵا تا پرۆگرامێکی دیکە و میوانێکی دیکە دێنەوە خزمەتان خواتان لەگەڵ.